تەنها گەڕێکی نەورۆز بە نمونە وەربگریت بەسە بۆ ئەوەی ڕوون بێتەوە کە هێشتا کەرکووک شوێنی ململانەی توندی سیاسیە. ساڵانێکە خانوەکانی ئەم گەڕەکە چاوی ژمارێک بەرپرسی سوپای عراقی چووەتە سەر و دەیانەوێت بە ئاوارە کوردەکانی چۆڵ بکەن و بیان فرۆشتنەوە. گرانی نرخی خانوەکان هۆکارە. ناو بەناوە سوپای عراق گێچەڵ دەکا و هاوڵاتیانیش دەڵێن چۆڵی ناکەین و بە پێی یاسا مافی ئێمەیە خانوەکان لەسەرمان تاپۆ بکرێت چونکە ساڵانێکی زۆرە تێیدا نیشتەجێین. ئەوەی کە کراوە تا ئێستا تەسەڕفی شخصی بووە، یعنی پەیوەندی بە وەزارەتی دیفاعەوە یان قاید عملیاتەوە یان خۆرجێتێکی ترۆنە وەکو ڕسمی. بەڵام ئەوەی کە پەلەماری گەڕەکەکەی داوە ئەوەی کە چەند جارێک شیان بۆ دروستکردین چەند جارێک گرفتیان بۆ دروستکردین زیاتر ئەو کۆنە زیاتر ئەوانن کە لە دەرەوەی یاسا پەلەماری گەڕەکاتن بە عەقلی سەردەمی بەعس هەمان ڕفتارەکەن و هەوڵەدەن و سوودمەندیشە بن لە دەسەڵاتی ئێستا. سوپا بڵێ هەمیشە ئەگەر بۆیان بکرێ ئەگەر لە فرسەتێکە مەسەڵەن دڵنیابن لەوەی کەوانە دووبارە جەسەڵمان پێکەنەوە. بەڵام خەڵک لێرەشە خۆڕاگەدا خەڵکش لێرە یعنی بەڕاستی قورسانی هەڵتەکانی خەڵک و لابردنی خەڵک و دەرکردن و ئاوارەکردنی خەڵک. ژمارەی زەویەکان 120 زەویە و لەسەر ڕوبەریەکی فراوان لە کاتی ڕژێمی بەعس وەزارەتی بەرگری بۆ ئەفسەرانی خۆی خانووی لەسەریان دروست کردووە. بەڵام زەویەکان تا ئێستاش مڵکی وەزارەتی دارایی عراقن و پەیوەندیان بە وەزارەتی بەرگریەوە نییە. بڕیاری ژمارە 320 کە لە ساڵی 2022 دەرچووە و واژووی مەحەمەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عراقی لەسەرە دەتوانرێت بەو بڕیارە خانوەکانی گەڕێکی نەورۆز لە سەر نیشتەجێبوانی ئێستا تاپۆ بکرێت. هاوڵاتیان شاماژە بۆ دەکەن بڕیارەکە لە زۆرینەی پارێزگاکانی عراق جێبەجێ کراوە تەنها کەرکووک نەبێت. بەسەری ئەم خانانە نەکوودا بەس پارێزگای کەرکووک لە هەمووی عێراق هەموو شارەکان هەیە. لە هەموو شارەکان زۆربەی تاپۆ کرا مەسەری کەرکووک ماوەتەوە کەرکووک تا ئێستا یەکلا نەبووەوە. ئایا مەسەری ئەم دانیشتوان هەمووی کورد دانیشتنە لەبەر ئەوە نایکەن یان هۆکارەتی لە پشتوێ نازانین. بە بڕیاری پارێزگاری کەرکووک ئێستا سوپای عراق لە نێو گەڕەکەکەدا نەماون و لەبری ئەوان پۆلیسی خۆجێی شوێنیانی گرتووەتەوە تا ڕێگری بکرێت لە هەر پشێوێکە دروست بێت. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگاکەش نایشارێتەوە بڕیار دەردەچێت، بەڵام بڕیارەکان تەنها مورەکەبی سەروەرەقەن و لە هەندێک ناوچە جێبەجێ دەکرێت و لە هەندێکیش جێبەجێ ناکرێت. ئێمە تەنیا حەبری سەروەرەقەمان ناوێ، ئێمە فەعلمانەوێت. ئێمە داوا بکەین ئەوەی کە کراوەتە قەرار و بڕیاری لەسەر دراوە جێبەجێ بکرێت لە داهاتوە و ئەو کێشەی چارەسەر بکرێت. ئەمە لانی عسکەری کە دێن داخلی ئەو بابەتە ئەبن ئەمە ئیشی ئەوان نییە. پێم وایە ئەوان ئیشیان ئەوەیە بڕۆن سنوورەکانی دەرەوەی شارەکان بپارێزن نەکبێن لە ناو شارەکانە ئەمنیەتی گەڕێکێک تێک بدەن و کێشە بۆ خەڵکی و دانیشتوانی ئەو گەڕەکە دروست بکەن. دوور نییە نزیک بێت یاخود دوور کێشەکان سەر لە نوێ لە نێوان دانیشتوانی ئەم گەڕەکە و سوپای عراق سەر هەڵبداتەوە. چارەنووسی دانیشتوانی ئەم گەڕەکە وەکو تونێلێکی تاریک وایە و ئەو سەری دیار نییە چونکە دانیشتوانەکەی نازانن ئاخۆ لە داهاتوودا دەکرێت بە ناویانەوە یاخود لیان وەردەگیرێتەوە و ڕادەستی سوپای عراق دەکرێت. دیار جەمال دەنگی ئەمریکا، کەرکووک.